دروستکردنی بەنداوی داریان لەسەر ڕووباری سیروان و گلدانەوەی 338 میلیۆن مەتر سێجا ئاو لەلایەن ئێرانەوە بە بێگەڕانەوە بۆ ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان لە بواری ئاودا مەترسی جددی لەسەر کشتوکاڵ و ژینگەی هەڵەبجە دروست کردووە. یاسا نێودەوڵەتیەکان و ڕێکەوتنامەکان لە نێوان وڵاتانە ڕێکەوتنامەیەکن کە ئەبێ ڕەچاوی ئەوە بکرێت کاتێک کە سەدێک یان بەنداوێک دروست دەکرێت لەسەر ڕێڕەوێکی ئاوی کە بەناو وڵاتەکەی ئەڕوات و ئەڕواتە ناو وڵاتێکی ترەوە پێویستە سەرەتا راپۆرتی EIA راپۆرتی ژینگەی بکرێت بۆ ئەو ناوچەیەوە لەگەڵ وڵاتی دراوسەیە هەماهەنگی بکرێت. کشتوکاڵی هەڵەبجە و هۆشداری دەدات کە مەترسیەکە پرۆژەکانی ئاوی خواردنەوەی هەڵەبجە و سەی سادق و دەوروبەریشی لە داهاتوودا بگرێتەوە. ئەمە جگە لە زیان گەیاندن بە پرۆژە گەشتیاری و کشتوکاڵەکان و سامانی ماسی کە لەسەر ڕووبارەکە دروست کراون. ئەمە کاریگەرێکی نەرێنی دروستەکە لەسەر کەمکردنەوەی ئاو لە سنوورەکەمان و بۆی هەیە ڕۆژێک لە ڕۆژانم ئاوە کەم کات کە براچوتیارەکانمان هەم توانای کشتیاریان نەبێ و هەم توانای بەخێوکردنی ماسییان نەبێ و لە هەمان کاتیشا ئێمە ئەتوانین لەسەر ڕووباری توانراوە سوود لە ڕووباری سیروان ببینرێ بۆ هێنان و ڕاکێشانی ئاوی خواردنەوە بۆ پارێزگای هەڵەبجە و ناحی سیروان و بگرە قەزای سەی سایقیش سوودێکی زۆر لەم ڕووبارە دەبینن بۆ ئاو خواردنەوە. فەرمانگەی ژینگەی هەڵەبجە ڕای دەگەێنن ئێران کۆنتڕۆڵی تەواوی بەردانەوەی ئاوی ڕووبارەکەی کردووە هاوکات چەندین پاشماوی مەترسیداریش لە سنوورەکەیەوە دەڕژێنە ناو ڕووبارەکەوە. ڕووباری سیروان سەرچاوی پیسکەری زۆری تیاە لە وڵاتی ئێرانە بۆیە ئەو کوالیتیە بە کوالیتێکی زۆر خراپ داغڵی هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە بێ بە تایبەتی و ئەمە کاریگەری هەم لەسەر تەندروستی هەیە هەم لەسەر ژینگە. دوای بە دوواداچوونێکی دەنگی ئەمریکا و گفتوگۆکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر زیانەکانی بەنداوەکە لیژنەی پاراستنی ژینگەی هەڵەبجە بڕیاریدا دانیشتنێکی نزیک و تایبەت بە بەشداری لایەنە پەیوەندیدارەکان بۆ تاوتوێکردنی مەترسیەکان ڕێک بخات. پاسی ئەو دەستپێشخەری جەنابتانەکەم دوجار ئێمە لە پارێزگای هەڵەبجە لیژنەیەکمانەیە لیژنەی پاراستن و چاکردنی پارێزگای هەڵەبجە ئەم لیژنەیە گرنگی ئەدات بە ئەو گرفتە ژینگەیانەی کە گشتگیر و کە گەورن و کە زۆربەی سێکتەرەکان تیا بەشدارن بۆیە بە دڵنیاییەوە ئێمە داواکاری ئەوەکەین لە نزیکترین کاتە کە تەوەرێکی گفتوگۆی دانیشتنی لیژنەی پاراستن و چاکردنی ژینگەی پارێزگای هەڵەبجە کە هەموو سێکتەرە پەیوەندیدارەکانی تێدایە گرنگی بدرێت بە ئەم کێشە و گرفتی ڕووباری سیروان. بەردانەوەی لە ناکاوی ئاوی بەنداوەکە بەبێ ئاگدارکردنەوەی پێشوەختە ساڵانە زیانی گیانی و مادی دەگەێنێت لە نوێترین حاڵەتیشدا هاوکات لەگەڵ بەردانەوەی کتوپڕی ئاودا گەنجە خنکە کە تەرمەکەی دوای 7 ڕۆژ لە گەڕان و لە دووری 15 کیلۆمەتر لە شوێنی خنکانیەوە دۆزرایەوە.